إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، بەرەو قوربانی دەڕۆین. قوربانی کردن سەربڕینی ئاژەڵ واجبە لەسەر ئەو کەسانی کە توانایان هەیە. لە حەدیثێکی صحیحی ئەبوو داود هاتووە، خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم: يا أيها الناس إن على كل أهل بيت في كل عام أضحية. أي خەڵکینە گوێ بگرن، لەسەر هەموو ماڵێک واجبە، پێویستە هەموو ساڵێک قوربانیەک بکەن ئەو کەسانەی کە توانایان هەیە. زۆربەی خەڵکی فێری کوڕوزانەوە بووە، نیمە سەیارەکەی تەبریدەکەی تێک بچێت، تەبریدەکەی پارەی دوو حەیوانی تیا سەرفەکە هەیەی، بۆ مەکینەی سیارە و گێڕی سیارەکە پارەی هەیە، بۆ عیادە ئەمانە هەمووی زەرورن، من ناڵێم زەرور نین، بەس قیامەتیش زەرورە خەمی بخۆی. بۆ عیادە و نەخۆشخانە پارە هەیە، بۆ سەفەر و سیاحەت لە پارەکە و چەندەها جا چۆتە ئێران و تورکیا و کوێ و نازانم کوێ شوێنە سیاحیەکان بە 200 سەرفی کردو هەیەتی، لەبەرەوە ژنەکەی فەرمانی پێکردووە هەیەتی، بەڵام ئەوەی خوا فەرمانی پێکردووەڵی نیمە. ئەمە حەدیث پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. هەموو ماڵێک هەموو ساڵێک دەبێ قوربانی بکەن، هەر کەسێک بەبێ عوزر نەیکا تاوانبارە. ئیبراهیم صلی الله عليه وسلم ئامادە بوو لەبەر فەرمانی خوا، بە فەرمانی خوا ئامادە بوو منداڵی خۆی تاقە کوڕی خۆی سەر بڕێ، بەس ئەو کوڕی هەبوو. تۆ ناتوانی ساڵێکە حەیوانێ بۆ خوا سەر بڕی؟ ئەم ژیانەی کە ئێمە تێداین هەمووی تاقیکردنەوەی برای بەڕێزە. بۆی ئینشاءڵڵا قوربانی بکە. خەڵکە بوو پارێکە قوربانی کرد و یان نەیکرد، ئێستا لەژێر خۆڵایە. تۆ زەمان هەیە ساڵێتر قوربانی ببینیتەوە؟ زەمان هەیە ساڵێتر جەژنی قوربان لەم سەر زەویە بیت؟ بەیانی وە ئەزانی مناڵەکان ئەڵێن باوکم دەستی خۆش بێ پارەی قوربانەکەی بۆ ئێمە جێڵا، دەستخۆشیت لێەکەن. بەیانی مناڵ حەجت بۆکەن، بەخوا زەحمەتە، زۆربەیان نایکەن، چکە زۆرمان بینیوە. جا ئەم جیلەی ئێمە ئەگەر بۆ دایک و باوکیان نەکەن، ئەو جیلەی تر کە لە خوار ئێمەوە ئەوە ئەولاترە نایکەن. حەقیقەتێکە. بۆیە ئینشاءڵڵا بە ئیزنی خوا قوربانیتان لەبیر نەچێ. ئەوەی توانای هەیە بۆ شتی دنیایی، بۆ ماڵ و مناڵ، با بۆ خۆش توانای هەبێت. ئەمە زەکات، وەکو زەکات چۆن ساڵانە زەکات دەرەکەی، ئەبێ بڵێ پارەکە زەکات نەکەم، ساڵ زەکات دەناکەم، پارەیشم هەیە، شتیوە ئەبێ نابێت. قوربانیش ئەگەر کەسێک هەیبێ وەکو زەکات هەموو ساڵێ فەرزە بێ، هەموو ساڵێک واجبە بێ، وەکو حەج نییە لە تەمەن تا جارێک بێ. بۆیە ئینشاءڵڵا ئەوەی توانای هەیە بۆ دنیا با بۆ خۆش توانای هەبێت. چی ڕۆژێک بۆ قوربانی زۆر خێر و گەورەیە. لە حەدیثێکی صحیح جامع صغیرە هاتۆ، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: أفضل الأيام عند الله يوم النحر ثم يوم القر. گەورەترین ڕۆژ لە ڕۆژەکانی دنیا ڕۆژی جەژنی قوربانە، یەکەم ڕۆژ. دووەم ڕۆژی جەژنی قوربان دووەم ڕۆژی گەورەیە، دووەم ڕۆژیش. یەکەم ڕۆژی جەژنی قوربان لەگەڵ دووەم ڕۆژدا گەورەترین ڕۆژن لای خوای پەروەردگار. جا ئەگەر پێت کرا قوربانی لە ڕۆژی یەکەم و دووەمە بکەی خێری زیاتر.
چونکە ئەو دوو ڕۆژە گەورەترین ڕۆژن. خۆ 11 ڕۆژمانەیە، خۆیان پێڵێن دە ڕۆژەکە لەگەڵ دووەم ڕۆژی جەژن ئەکاتە 11 ڕۆژ. لەو 11 ڕۆژەکە لە هەموو ڕۆژەکانی دنیا گەورەترن و بەڕێزترن لای خوا، دوو ڕۆژی زۆر گەورەترە، لە هەمووی گەورەترە. یەکەم ڕۆژی جەژن، پاشان دووەم ڕۆژی جەژن، سێم عەرەفە، ئەمجا دێتە خوارەوە. بۆیە ئەگەر ئەو دوو ڕۆژە پێت کرابی کە ئەگەر نا لە دوو ڕۆژەکەی ترابێکە ئینشاءڵڵا. بۆیە ئیمامی ئەبوو ئەیوبی ئەنساری ڕەزای خوای لێبێ لە حەدیثێکی صحیح سونەن ترمزیە هاتۆ دەفەرمێ پیاوێک لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم مەڕێک یاخود بزنێک دەیکردە قوربانی بۆ خۆی و ماڵ و مناڵەکەی. تۆ دەتوانی حیوانێ بچووک بکەیتە قوربانی بۆ خۆت و ماڵ و مناڵت، یاخود 7 نەفەر یا 7 ماڵ بەشدار بن لە وڵاخێک لە جوانەگایەکە لە حیوانێکی گەورەدا، بەشدار بن سەری بڕن. ئەمە زۆر گرنگە ئینشاءڵڵا هەوڵدێن ئەم دروشمە گەوری ئەم ئیسلامە زیندووکەینەوە. گوێ لە کەسانێک مەگرن کە دژایەتی ئەو دینەی خوا دەکەن. بۆ قیامەتی خۆت هەوڵ بدە. يوم ينظر المرء ما قدمت يده. خوای گەورە دەفەرمێ لە قیامەت ئینسان ئەوەی کە پێشی خستۆ دەیبینێ. جا زۆر گرنگە خۆت پێشی خە، خۆت هەوڵ بۆ خۆت بدە، بەڵکو خوای گەورە ڕەحمی لێ بکات لە قیامەتە ئینشاءڵڵا. دەبینیت لە کاتێکە کۆمەڵێک کەسی مولحید و بێدین، کۆمەڵێک کەسی منافق و دووڕوو، کۆمەڵێک کەسی نەزانیش دوو لە ڕیبەڕێستان کە عیلمی پێ نییە قسەکانی ئەمان دووبارە ئەکاتەوە، قسەی بێدینەکان و منافقەکان و دژەدینەکان دووبارە ئەکاتەوە بێەوەی ئاگای لە خۆی بێ ئەمە قسەی موسڵمان نییە، قسەی کەسێک نییە لە خوا بترسێ. دەڵێن واز بێنن بە دەوری کەعبە تەواف مەکەن، مەسوڕێنەوە بە دەوری کەعبەدا، بڕۆن بە دەوری فەقیرە بەسوڕێنەوە. ئەمە دژایەتیکردنی حەج و عومرەیە، بەس غەیر مباشر. بە دەوری فەقیرە بسوڕێنەوە، بە دەوری کەعبەدا مەسوڕێنەوە. پارویەک نان لە دەمی کەسێکی فەقیر و برسیە بێ لە دروستکردنی 1000 مزگەوت گەورەترە. ئەمە قسەی منافقەکانە، دژایەتیکردنی مزگەوت. لێرەشەوە دژایەتیکردنی قوربانی دەست پێیەکە، هێرشی قوربانی. مەڕۆن بۆ حەج و عومرە پارەکە بدەن بە نەخۆشخانەی فڵان و فڵان، مەڕۆن بۆ حەج و عومرە قوربانی مەکەن، پارەکەی بدەن بە فەقیر و هەژار و نەخۆشەکان. ئەی باشە من پێیان دەڵێم ئێوە هجووم ئەکەن بۆ ئیسلام، بۆ شتانەی کە ئیسلام گرنگی پێداوە. ئەی باشە بۆ ناڵێن جگەرە مەکڕن، بە جگەرە خۆرەکان و نێرگەرە خۆرەکان بۆ ناڵێن جگەرە و نێرگەرە مەکڕن، بۆ بە عارە خۆرەکان ناڵێن عارەق مەکڕن، شوشەی بای 15-20 وەرەقەیە زیاتر. جاری وایە لەسەر مێزێک کۆمەڵێک خوانە ناس پارەی 10-15 حاجی دەنە مەشروب بۆی خۆنەوە، بۆ باسیوانە ناکەن، بەقەت 10-15 حاجی مەسروفەکەن، بەقەت 10-15 نەفەرە چێ بۆ عومرە مەسروفەکەن. بۆ بەوانە ناڵێن واز لە مەشروب بێنن پارەکەی بدەن بە فەقیر و هەژارەکان. بۆ کەسانە ناڵێن کە بەڕاستی سیارەی زۆر گران دەکڕن، بۆ بەوانە ناڵێن سیارەکانتان تۆزێک کەمتر وردکەنەوە بە دەوری فەقیرە بسوڕێنەوە. بۆ ئیلا ئاڵێنە ئیسلامەکە، بۆ ئاڵێنە دروشمەکان و شیعارەکانی ئیسلامە. بۆچی بە گۆرانی بێشەکان ناڵێن بەوانەی ئاهەنگە گێڕن، بۆ پێیان ناڵێن بەوانەی کە کاس و عالەمەکەن و دەورە ئەکەنەوە بۆ تۆپێن، بۆ بەوانە ناڵێن واز لەوانە بێنن بە دەوری فەقیر و هەژارە بسوڕێنەوە، بۆ بەوانە ناڵێن. پارەی حەج و عومرە و قوربانی زۆرترە یا پارەی کاس العالەم، یا پارەی حەفلەکان و ئاهەنگەکانی سەری ساڵ و نەورۆز و هەموونەکانی تر. لەم چەند ساڵی پێشوە لە یەکێ لە نەورۆزەکانە چەند تەن خواردن فڕێدراوە، 5 تەن بوو، نادەم چەند تەن بوو، زۆر زیاتریش، بەس خواردن فڕێدراوە. ئەوەی کە خوراوە، ئەوەی کە مەسروف کراوە بۆ باسی ناکرێ. هەموو هەفتەیە خەڵکەجێ بۆ سەفرە جومعان بە تایبەتی پارەی چەند حەج و عومرە سەرفەکرێ لە گۆشت خواردنە، بۆ کەس باسی ناکە. ئەو مولحید و بێدین و منافقانە پێیان دەڵێن
بۆچی باسی ئەوە ناکەن بڵێن خەڵکی نە هەفتەی جارێک گۆشت بکڕن 2 جار مەیکڕن جاری دووەم بدەن بە فەقیر و بە هەژارەکان بیدەن بە نەخۆشەکان هەرچی بێ ئاڵێنە حەج عومرە حەج مەکەن عومرە مەکەن دەوری قورئان مەکەنەوە پارە سەرف مەکەن لەو شتانەدا پارە لە مزگەوتا سەرف مەکەن ئەمە ملحید و بێدینەکان و منافقەکان و دژەدینەکان دەیڵێن بەڵام ئێمە بەهۆی نەزانی خۆمان و ئێمەش دووبارەیەکەینەوە بۆیە پێیان دەڵێن بە بێدینەکان و بە منافقەکان دەڵێن ئینشاءڵڵا ئەوەی لە ئیسلامدا هەبێ ئێمە جێبەجێ دەکەین بە ئیزنی خوا ئەڕۆین بۆ حەج و عومرەیش قوربانیش دەکەین بە ئیزنی خوا بە دەوری فەقیریشا دەسوڕێینەوەی فەقیری ڕاستەقینە بێ ئەوەش دەکەین و ئەوش دەکەین بەڵام تۆ چیت کردووە بۆ فەقیر و هەژارەکان بۆ نەخۆشەکان پارەی مەشروبەکەی خۆت بێدینەکەی خۆت کە سەرفێکی بۆ نایدێ بە فەقیر و بە هەژار ئاڵایتە ئیسلامەوە ئیسلام بە فووی دەمی تۆ ناکوژێتەوە بە ئیزنی خوا یا ربی خوای لە گوناهەکانمان خۆشبی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدی الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه نامي بچمناو همو تفصيلاتك قربانية همو بشكاني بلام أو بزانين قرباني كردن دينة عرف وعادة نية أو نبي باوكو باپيرم بويان ما بيتو بو من يا باوكو باپيري تو بهمان شيوا أما دينة أما قربانيك لسدمي إبراهيم بيغمره صلى الله عليه وسلم هي وهتا رجي قيامتش بويا أما دينة دين دارية تقوايا ئاگاداری ئەو خاڵە من ڕوو دەکەمە خەڵکی کاتێک قوربانی دەکەن دەستان خۆش بێ بە جوانترین شێوە قوربانی بکەن بە شێوەیەکی جوان چۆن نە لە کڕینی حەیواندا ڕەزیلی بکە شتێ باش بکڕە بێ توانای خۆ با 50,000 زیاتر بێ ئەگەر ئێمە لە پارێکەوە هەڕۆژی 1000 دانام بکەین ناو دەخیلەیەکەوە ئێستا حالێن 350-400 زارمانە بوو ئەگەر ڕۆژی 1000 دانما دابنایە و پارێکەش پێتان وتم وا بکەن ئەوانەی کە توانای ڕۆژی 1000 نادامنی حساب مناڵێکی بۆ بکە حساب مناڵێک ڕۆژی 1000 دەیتێ بۆ نمونە کاتێک کە هەڵێ بچڕی سەیرێکی 350,000 370,000 حازرە خوانەی بڕێ بۆ تۆ باشترە کەسێک کە نەیبێ بۆیە ئەمە ڕەزیلی و چروکی مەکە لە کڕینی حیوانێکی باش و کاتێکش ڕەزیلی و چروکیش مەکە کاتێک کە حیوانەکە تەوزیعەکەی گۆشتەکە تەوزیعەکەی ئەوە بەلاتەوە گرنگ نەبێ عەلاقەکە پڕکەم ئەوە بەلاتەوە گرنگ بێ ئەوە گرنگ نەبێ بەلاتەوە من ماڵێ زیاتر ببەخشم نە ماڵێ کەمتر ببەخشە و گۆشتەکە با جوانتر بێ مەیدە بە 20 ماڵ بیدە بە 10 ماڵ و با گۆشتێ پوختە بێ کوردوەتەنی بۆ ناو مەنجەڵ و خواردن ببێ پڕێکا لە شت بەس گرنگی عەلاقە گەورە کاتەوە بەڵام کاتێکیش کە هەڵێ بچڕیسێکی نیوەی خراپ و بەکەڵ نایە خۆی فڕێدە خۆشی نایخوات وەڵاهی قوربانی ئەکەی جارێ پێشەوەی پشکی بکەی و جیای بکەیتەوە دا بنیشە من خۆم هەموو ساڵێ واکەم ئەوەی خراپ بێ خۆم نەیخۆم سوێن بۆ خوا فڕێتم ناڵمژێ ناو گۆشتەکەەوە لەوانێت دونگێ خەڵبی خوا بەس هەندێک شتێک کەس هەر نایخوا بۆیە قوربانی ڕەزیلی تێدا مەکە ولا تەوزیعاتیشە ماڵێک کەمتر و 10 ماڵ کەمتر کە با دەم بەشی 10 ماڵکە چەندێک بوو ئەوە حیوانەکە بچووکە با بەشی 10 ماڵکە با بەش 5 ماڵکە گرنگ ئەوەیە گۆشتەکە ئەو فەقیرە یاخود ئەو دراوسەیە ئەو خزمە ئیسفادەی لێ بکە ئەمە زۆر گرنگە وەڵی زۆرتان پێ ئەڵێم زۆربەی خەڵکی کە گۆشت تەوزیع ئەکات گۆشتەکەی بە کەڵک نایە زۆری بە کەڵک نایە بەس گرنگ ئەوەی ئەڵێ با تۆزێ زۆر بێ ئیتر نە زۆر ماڵ گرنگ نییە گرنگ ئەوەیە چەند ماڵێکی کەم بێ و گۆشتەکە جوان بێ ئینشاءالله چونکە ئین الله طیب لا یقبل الا طیبا پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم خوای گەورە پاکە ئەوەیشی پاک نەبێ قبوڵی ناکە شتێ ببەخشە کە خۆت ئەی خۆی ئەوەی بە کەڵک نایە مەیکە ناو عەلاقەوە دووبارەیەکەمەوە ماڵێک کەم بی دەرێ و بەس پاک و خاوێن و خۆش بێ باش بێ گۆشتێ جوانی بەرێ با ماڵەکان زۆر نەبێ ماڵەکان کەم بێ و گۆشتەکە جوان بێ لە تەوزیعاتە ئەوە زۆر گرنگە وەکو هابیل بە کوڕی ئادەم سەلامی خوای لەسەر بێ کام شتەی باش بوو ئەوەی بەخشی خوا لێی قبوڵ کرد وەکو قابیل مەبە کام ماڵەی خراپ بەخشی خوا لێی قبوڵ نەکرد شتی جوان ببەخشن ئەمە زۆر گرنگە ماڵ زۆر مەبەخشن ماڵێک کەم ببەخشن و شتێ جوانی بدەنی
ئەوەشی بە کەڵک نایە فڕێدەن، بەڵام کاتێکیش کە فڕێدەن کۆڵانەکان پیس مەکەن، سەقافەت و ڕۆشنبیریتان تیابێ، شوێنەکان پیس مەکەن، بیکە ناو عەلاگەیە کەپسەوە تاکو ساری زەبڵ دێ فڕێدا، ئەو ناوە پیس مەکەن، بەردەم ماڵ خەڵک پیس مەکەن، کابرا بەردەمی چۆڵەتەوە نابێت گونەحبارە بچی عەزیەتی ئەدەی، وەی ئینشەڵڵا پاک و خاوێن بن، با ئەو قوربانەی لە بەرچاوی خەڵک جوان بێ، خەڵک بێزی لە قوربانی نیێتەوە بۆ هۆی خراپی ئێمەوە، گۆشتی جوان ببەخشە و بەردەم ماڵی خەڵکیش پیس مەکە بە پاشەڕۆی ئەو حیوانێک کە فڕێداوە. پرسیارە دروستە بێ زۆر جار پارێکش باسمان کرد، خەڵکە لە سەرمان لێ شێواوە، ڕاستەکە حەقی خۆیتی وا بڵێت، قوربانی بۆ مردوو دەکرێ ناکرێت. لە حەدیثێکی صحیحی ترمزی صحیح تەرغیبە هاتووە، کاتێک کە ئیمامی عەمری کوڕی عاص پرسیاری عاصی باوکی کرد کە کاتی خۆی نەزری کردووە ئەوەندە وشتر ببەخشێ، ئایا دروستە بۆی بکەین ئەو شتانە؟ یاخود مەبەسمان ئەم خاڵەی لێرەدا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جوابی ئیمامی عەمری دایەوە ڕەزای خوای لێ بێ، فەرمووی ئین ئەباکە لەو کانە موسلیمەن، ئەی عەمر، ئەمە حەدیثێکی صحیح، ئەگەر باوکت مسلمان بوایە بە مسلمانی بمردایە، تەمەن بە موشریکی و بە بتپەرستی مرد، ئەگەر باوکت مسلمان بوایە، ئەمە خاڵی یەکەم، فأعتقتم عنه أو تصدقتم عنه أو حججتم عنه بلغه ذلك. خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەگەر باوکت مسلمان بوایە تۆ کۆیلت بۆ ڕزگار کردایە، کۆیلت بکڕایە، عەبدت بکڕایە و ڕزگارت کردایە بۆی، یاخود خێر و سەدەقەت بۆ بکردایە کە قوربانیش خێر و سەدەقەیە، بەشێکە لە زانایان دەفەرمون قوربانیش خێر و سەدەقەیە، ئەو تەصەدەقتم عنه، یاخود خێر و سەدەقەت بۆ باوکت بکردایە، یاخود حەج و بۆ باوکت بکردایە، بەلەغەه ذەلیکە، بەلەغەه پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم پێی ئەگەیشت. جا مادەم باوکی ئێمە الحەمدوللا موسڵمانە، دایکمان موسڵمانە، خێر و سەدەقەی بۆ بکە، حەجی بۆ بکە، و یەکێک لە خێر و سەدەقەکان کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند حەدیث تریشا باس کراوە کە بۆ دایک و باوک و بۆ مردوو دەڕوا، بە تایبەتی دایک و باوک، خێر و سەدەقەیە. ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێت وتجوز الأضحية عن الميت كما يجوز الحج عنه والصدقة عنه. ئیمامی ئیبن تەیمیە دەفەرمێ ڕەحمەتی خوای لێ بێ دروستە قوربانی بۆ مردوو بکرێ، پێی دەگات، هەر وەکو چۆن دروستە خێر و سەدەقە و حەجی بۆ بکرێ، دروستە قوربانیشی بۆ بکرێت، بەڵام چۆن؟ ئەبێ بە چەند شێوەیە بەشداری دەکرێ مردوو. ئەگەر یەک حەیوانێک بکەم ناتوانم بۆ مردووی بکەم، چونکە بێ خۆم لەسەرم فەرزە بیکەم، بۆ خۆم دەیکەم، دایک و باوکم تیا بەشدار دەکەم، دایک و باوکشم بەشدار نەکەم، هەر خۆیان تیا بەشدارن، دڵنیا بە تۆ حاجی بکەی دایک و باوک تیا بەشدارن. ئێستا هاتوونە نوێژەکەن بە جەماعەت، بەخوا دایک و باوکتان زیندوو بێ مردوو بێ لە نوێژەکەی بەشدارە، بڵێ سوبحان الله باوک و دایکت تیا بەشدارە، بینێری و نێنێری هەر خۆی بۆی دەڕات، مادەم دایک و باوک مسلمان بێت، تاوە ئەتوانی بەشداریکەی. ئەگەر دوو حەیوانیش دەکەی خۆت، دانێ بۆ دایک و باوکت یا بیکە و دانەیەکیش بۆ خۆت و مناڵەکانت، بەس تەنها دانەیە دەکەی نابێ بۆ مردوەکەی بکەی، چونکە بێ یاخود ئەتوانی وڵاخێکی گەورە بکڕن، پشکێ دوو پشکرە و پشکانە بۆ مردوو دابنێن، بە ئیزنی خوا ئەوە دڵنیا بە بۆی ئەڕوا. ئەو زانایان وەڵامی ئەو کەسانش دەدەمەوە کە لێ سەرمان لێ شێواوە، ئەو زانایانەی کە دەڵێن قوربانی بۆ مردوو ناکرێ ئەگەر وەسیەتی نەکردبێ، یەک بەڵگەیەکی ضعیفیان پێیە، پارێکش باسمان کرد. ئەڵێ ئیمامی عەلی ڕەزای خوا لێ بێ دوو بەرانی هێنا، دوو بەران، ئەم حەدیثە صحیح نییە، ڕاست نییە، دوو بەرانی هێنا، سەری بڕی، فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەسیەتی بۆ من کردووە، وەسیەتی بۆ من کردووە، ئەها وشەی وەسیەتی تایە، وەسیەتی بۆ من کردووە قوربانی بۆ بکەم، منیش قوربانی بۆ ئەو دەکەم و بۆ خۆشمی دەکەم، دانێ بۆ ئەوی کرد، دانێ بۆ خۆی. ئەم حەدیثە وەکو معلوماتێک ئیمامی ترمذی، ئیمامی ئیبن القەطان، ئیمامی ئیبن الملەقەن، هەیثەمی، ئیمامی منذری، ئیمامی عەبدولحەقی ئیشبیلی، شوعیب ئەرنەئوت، ئەلبانی، ئیبن عوثەیمین، ئەمانە و کۆمەڵی عولەمای تر هەموویان ئەڵێن ضەعیفە و ڕاست نییە.
بۆیە ئەو کەسانێشی ئەو مامۆستایانی ئەو زانایانی کە دەڵێن ئەبێ وەسیەت بکە ئەم حەدیسە ضەعیفەکەنە بەڵگە حەدیسەکەش ئیشی پێ ناکرێت بۆیە دروستە قوربانی بۆ مردوو بکەن بە ئیزنی خوا هیچ دوودڵێکتان نەبێت لەوەدا ئینشاءڵڵا پێی دەگا بە ئیزنی خوا ئەمە خاڵێکی زۆر گرنگە ئینشاءڵڵا مەڵێن سەرمان لێ شێواوە ڕاستەکەی وا دەڵێ بەڵام دڵنیا بە ئینشاءڵڵا پێی دەگات هیوادارم پەیامەکەم گەیشت بێت اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خواه شفای نەخۆشەکان من بدەیت بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێران کردووە یا ربی خواه هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی خوایان سەرکەوتومان کەی سەرفرازمان کەی بەختەوەرمان کەی لە دنیا و لە قیامەت خوایان ئاوا چۆن لێرەدا کۆمانت کردەوە لە بەهەشتی پڕ لە ناز و نیعمەتە کۆمان بکەیتەوە ئامین خوایان نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبولکەی ئەم جەژنە بێتە جەژنێکی خۆش پڕ لە خۆشی شادی بۆ هەموو لایەکمان آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين